درێ بە بچینە دوای وێزگەی گفتوگۆکانی ئەمڕۆمان هەڵبەت ئێمە لە ماڵپەڕەکانە باسی هەڵبژاردننی قەتەرمان کرد بۆ یەکەم جارە لە وڵاتە بەڕێوە چێ و عێراقیش لەگەڵ هەرێمی کوردستان خۆمان لەسەر ڕێگەی هەڵبژاردنین کە لە دەی ئەم ساڵ واتە پاش 8 ڕۆژی تر پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت. ئەم هەڵبژاردنانە هەم لە خۆرهەڵاتی ناوڕاست هەم ناوچەی کەندا و چۆن وێنا دەکرێت کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن لی دەڕوانن و ئەم پرۆسەیە نەتازێ و نەکۆنیشە بەڵکو بۆ هەندێک وڵات وەکۆی قەتەر یەکەم جارە شتیوا ڕوو دەدات کە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی شورا بەڕێوە بچێت بەڵام عێراق چەند ئەزمونێکی هەیە و جارێ لە سەرەتای ڕێگەکەشە لە دوای 2023ەوە چۆتە نێو ئەم پرۆسەوە. ئێمە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشاد نامیق مامۆسای زانکۆ تاوتوێ دەکەین و دەپرسین. مامۆستا بەخێر بێیت. پرۆسی هەڵبژاردن لەم ناوچەیە لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە چۆن وێنا دەکرێت؟ بەڵێ بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانی کورسات باش سوپاس بۆ ئەو دەرفەتە. دیارە هەڵبژاردن ئێمە زانین یعنی تاکە ڕێگەی یەکلاکردنەوەی ململانیەکانە بە ڕێگەی ئاشتی ینی بۆ ئەوەی کوشتن و یەکتر کوشتن لەسەر دەسەڵات نەمێنێ ناچاری پەنا بۆ بەر هەڵبژاردن ببی و سالمترین ڕێگەیە و بۆ ئەوەی زۆرترین هاوڵاتیان بەشدار بن لە دروستکردنی بڕیاری سیاسی تەنها ڕێگە هەڵبژاردنە بۆ ئەوەی دەسەڵاتێک بێوێت بە ڕێی هاوڵاتیانی بەشدار بکات لە دروستکردنی ئەو بڕێرانەی کە ئەیدا ئەوەی پەیوەندی بە چارەنووسی ئەوانەوە هەیە چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەمە تەنها هەڵبژاردن ئەم ڕێگەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای مەرحەلەی نەمانی کۆلۆنیالیزم لە دوای جەنگی جیهانی یەکەم و دواتری جەنگی جیهانی دووەم ئەوانە کۆمەڵێک وڵات بە گواستنەوەی دیموکراسیە تێپەڕێون کە گەشتونەتە مەسلەی هەڵبژاردننی ڕاستەقینە و دیموکراسی ڕاستەقینە لە نمونەی ئیسرائیل و لە نمونەی مەسەن تورکیا و هەندێک وڵاتی تر لە ناوچەکە و هەندێک وڵاتیش لە دیموکراسی تەنها با بڵین سووەری یاخود شکلی ماونەتەوە کە ئەویش هەڵبژاردن ئەکرێت و زۆر جاریش نەتیجەیەکی دروست نییە. هەندێک وڵاتیش لە ڕێگەیان هێشتا و وردە وردە ئەم شەپۆلەیان پێئگا کە یەک لەوانە مەسەن عێراق دوای 2023 ئەفغانستان بینیمان دوای 2023 و تەنانەت لە ئێرانیش دوای مەسەن سەرکەوتن و بڵێن جێگیربوونی شۆڕژ لە ئێرانە جۆرێک لە دیموکراسی هەیە جۆرێک لە سووەری شکلی دیموکراسی کە مەسلەی هەڵبژاردنە هەیە بەردەوامی هەیە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتەکان دەوڵەتە با بڵێن پاشایەتیە ڕەهاکان نەبێت زۆربەی زۆری دەوڵەتەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژاردننی تایە جا هەڵبژاردنەکە بەشێک لە شوێنەکان وەکوتم شکلیە دەرەنجامەکەی زۆر کاریگەری سیاسی نییە بەشێکیشان دیموکراسی ڕاستەقینەیە. ئەوەی ئێستا لە قەتەر ڕۆئەدا بەشێکە لەم گواستنەوەی کە لە وڵاتانی کەندا و هەیە بەرە و دیموکراسی یاخود بەرە و با بڵێن نمایشکردنی سیماکانی دیموکراسی لە ناو دەوڵەتەکەیە کە کاتی خۆی بە کۆی دەسی پێ کردووە ئێستش لە قەتەر هەیە و ئوردنیشمان هەیە تەبعاً کە دراوسێ عێراق ئەویش نمونەیەکی باشی مەسلەی هەڵبژاردن و کاریگەری هەڵبژاردنە و ئەگەر هەیە ئەم مەسلەیە ڕێکدا بکتێ لە قەتەرەوە بگوازرێتەوە بۆ وڵاتانی تری لە نمونەی ئیمارات و ئەوانش. مامۆستا دڵشاد بەگشتی ئێوە چۆن ئەڕوانن لە ئەزمموی هەڵبژاردن لە ئەزمموی پرۆسی هەڵبژاردن لە خۆرەڵاتی ناوەڕاست و ئەم وڵاتانە چۆن ئەیبینن؟ بڵێ خۆی من باسم کرد ینی هەڵبژاردن وەک سیمای سەرەکی دیموکراسیە یعنی سیما شکلیەکەیەتی ئەوە لە شێوازی بەڕێوەچوونەکەی ئەو کاردانەوانەی کە لە هەڵبژاردن لە وڵاتانە هەبووە. بەڵێ خۆی ئەکەوێتە سەر ئاستی ڕاستەقینەی دیموکراسی لە وڵاتەکەیە لە وڵاتێکی وەک عێراقا مەسەن سەرڕای ئەوەی کە سەرڕای هەموو ئەو تێبینیانەی کە هەیە لەسەر مەسەن هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران و کاریگەری ئەم لاولە لەسەر هەڵبژاردن بەڵام لە کۆتایی ئەو دەسەڵاتی کە لە عێراق دێتەکایەوە کاریگەری ڕاستەوخۆی هەڵبژاردننی لەسرە و نەتیجەی هەڵبژاردنە قەرار ئەدا کە ئەم دەسەڵاتە کیە قورساییەکەی زیاترەتیایە بەڵام لە نمونەی هەڵبژاردننی مەسەن با بڵێن قەتەرە کە دووسبەی کە ئەمڕۆ ڕوئەدات و یەکەم هەڵبژاردنەکە لە دوی مانگە ڕوئەداوە یەکەم هەڵبژاردن لە وڵاتە ڕوئەدا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر مەسەرەن پێکێنانی حکوومەت و لێپرسینەوەی دەسەڵات و لابردننی دەسەڵاتدار و هێنان و بردننی نییە کەواتە ڕادەی دیموکراسی ڕاستەقینە و هەبوونی بنەماکانی دیموکراسی لە وڵاتەکەیە کاریگەری هەیە لەسەر دەرەنجامی هەڵبژاردن بە نمونە لە هەڵبژاردن لە تورکیا کاریگەریەکی قوڵ و ڕاستەوخۆی هەیە لە چاو هەڵبژاردن لە ئێرانە کە هەردووکیان هەڵبژاردننی دەوریان تیا ئەکرێ و بە بەردەوامیش مەسەن ئەوەی کە لەوێ ئەکرێ لەوێش ئەکرێ لە ڕووی دەنگدانی خەڵکو و ڕۆشتنی هەبوونی کاندید و منافەسە و ئەوانە بەڵام ئەو دەرەنجام
دەرەنجامی کە لە تورکیا ئەکەوێتەوە کە لە ئیسرائیل ئەکەوێتەوە جیاوازە لەو دەرەنجامی کە لە میسر ئەکەوێتەوە لە هەڵبژاردن بۆ چونکە لەوێ بنەماکانی دیموکراسی بە تەواوی ئەلبەتە ئێمە کاڵین تورکیا وڵاتێکی دیموکراسیە ملاحەزەمان هەیە لەسەر دیموکراسیەتی تورکیا لە ڕووی فکریەوە بەرامبەر هاوڵاتیانی خۆی کە بەشێکی ئێمەی کورد لەوەیە و ئەچەوسێنرێتەوە لە ڕووی ماف و ئەوانەوە بەڵام لە ڕووی ئاڵوگۆڕی دەسەڵاتەوە باس لەم مەسەلەیە ئەەکەین لەوێ کە بنەماکە لە ڕووی دەستوریەوە چەسپێنراوە فەرقی هەیە لەوەی کە لە میسر هەیە دیموکراسیەتەکە سووەریەوە زۆر جار بەیعەتدانەوەیە بەو دەسەڵاتی کە هەیە وجودی هەیە کەواتە ئاستی هۆشیاری خەڵک و ڕەکیزە سەرەکیەکانی دیموکراسی کە مەسەلەی دەستورێکی بەهێزە سەروەری یاسایە هەبوونی وعی و بەڵێ هۆشیارێکی بنەڕەتیە لای خەڵک و هەروەها لەسەر و ئەمانەشەوە بەڵێ سەقافەتێکی سیاسی بەهێز لە لای نخبەی سیاسی و لە لای خەڵک و دەنگدەری ئەو وڵاتە کاریگەری بەهێزی ئەبێ لەسەر ئەوەی کە هەڵبژاردن فعلەن بتوانێت دەرەنجامی باشی هەبێ و ئەنجامی خۆی بپێکێ و بدا لە ئەو هەدەفەی کە ئەوێ بەرەو ڕووی بڕوا کە مەسەلەی یەکلاکردنەوەی کێشەی دەسەڵاتە لە ڕێگەی ئاشتیانەوە کە هەڵبژاردن بە مانای کردنە دەرەوەی ڕکابەرەکان نییە بەڵکو بە مانای ئیسراحەت و پاسپێدانیانە بۆ ئەوەی 4 ساڵ لە معارەزەی تاقی بکەنەوە یا 5 ساڵ معارەزەی تاقی بکەنەوە بۆ ئەوەی بتوانن خۆیان ئامادە بکەن بەرنامەی نوێیان هەبێ بۆ ئەوەی بتوانن ڕوانگەی ئەوانە بزانن کە لە دەسەڵاتانین چونکە بەڕاستی زۆرمانەوە لە دەسەڵاتە جاری وا هەیە باشیەکانی شدووا لێ ئەکا خەڵکێک مەسەر بە ملاحەزەوە بیبینێت بەڵێ مامۆستا ئێمە بە جیاکاریە بکەین لە نێوان پرۆسەی دەنگدانەکە و دواتر خودی دامەزراوەکە لێرە هەنێک جار لە عێراق و لە هەنێک لە وڵاتانی ناوچەکە کە ئاماژت پێدا گومان لە پرۆسەکە هەیە بەڵام دواتر دامەزراوەکە بە فعلی کارەکات و ململانێشی تایە و ڕوبەڕوونەوەی باشیشی تایە تۆ نمونەی ئوردنت دێنایەوە کوێتیشت دێنایەوە کوێت وەکو یەکەم وڵات کوێت زۆر جا شەڕیشتیا ڕوئات لەسەر بەدەستێنانی مافەکان سیقەسەندنەوە لە حکوومەت هەیە لە ساڵێک ئوردنیش ململانێکی سەختی تێدا جیاکردنەوەی ئەم پرۆسەی دەنگدانەکە لە دامەزراوەکە و کارکردنی دواتری پەرلەمانتارەکان دروستە یاخۆت ئەوانە دەرهاویشتەی ئەم پرۆسێن کە هەنێ جا گومانی لەسەر خۆی بە بڕای من هەردووکیان دەرهاویشتەی کۆمەلگاکەیە یعنی نمونەیەکمان نییە لە دنیای بڵێ ئەم نمونەیە بۆ هەموو دنیا ئەبێ ئەتوانی لە هەر کوێ جێبەجێکی هەمان نەتیجە با بەدەستەوە یعنی ئەو نمونەیە کە لە ئەمریکا هەیە کە سەرکەوتووە کە ئەمریکای کردو بە سۆڤەرپاوەری جیهانی ناتوانین بڵێن ئەم نمونەیە بێنی لە ئێرانە جێبەجێکی ئێران وەک ئەمریکا لێ ئەکا و ئەم نمونەیە کە لە با بڵێن لە تورکیا هەیە ئەگەر بیبەی لە سعودیە جێبەجێکەی ئەوش وەک ئەو لێ ئەکا لەبەرەوە دائیمە کۆمەلگا پێکهاتەی کۆمەڵایەتی و پێکهاتەی ڕۆشنبیری و کولتوری کۆمەلگا تەسیری هەیە لەسەر سەقافەی سیاسی و لەسەر نخبەی سیاسی وڵاتەکە و نخبەی سیاسی هەرگیز بەدەر نییە لە کۆمەلگای وڵاتەکەی خۆی بەڵکو دەرهاویشتە و پێگەیشتوی ئەو کۆمەلگایەیە دوجارش نخبەی سیاسیە کە نیظامی سیاسی بەڕێوە ئەبات و تەفاعلی لەگەڵ ئەکات و کاریگەریان لەسەر یەکتری هەیە نیظامێکی سیاسی هەر چۆن بنەماکانی لە ڕووی تیۆریەوە باش و پێشکەوتو مەسەن پێرفێکت بێ ناتوانێت کاریگەری نخبە سیاسیەکەی کە لە ناویەک تەفاعلات ئەکات لەسەری نەبێ لەبەرەوە هەمیشە هەم سیستەمە سیاسیەکە هەم ئیجرایی انتخاباتەکە ڕۆ تەکنیکی و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە کاریگەری کۆمەلگایان لەسرە ئەوەی کە جاریوە هەیە مؤسسەکە خارجە لەو بڵێن لە دەرەوەی ئەو دەرەنجامەیە کە لە هەڵبژاردنەکە ئەکەوێتەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە هێشتا سیستەمەکە بە شێوەیەکی تەواو نەخەمڵیوەوە نەهاتوێتەوە لەگەڵ کولتوری کۆمەلگاکە لە نمونەی عێراق بێنینەوە عێراق کە دوای 2023 دەستوری نووسیەوە و دەستور بە دەستورێکی هەرە باشدا ئەنرێت و تاکە دەستوریشە لەوانەیە مەسەن لە کاتی دەنگپێدانیا زۆرترین ئیتیفاقی لەسەر بوو بێ لەلایەن نخبەی سیاسی وڵاتەکەەوە و چاوەڕوان ئەکرا ئەم دەستورە عێراق بگوازێتەوە بەرە وڵاتێکی مؤسساتی و دامەزراوەی بەڵام سێرەکەی نەتوانراوە بە شێوەیەکی ئیجرایی و دقیق لەگەڵ نەتیجەی هەڵبژاردنە هەمیشە مامەڵە بکرێت بۆیە هەمیشە لە دوای هەڵبژاردن چاوەڕێی تەوافق ئەەکەی چاوەڕێی پێکەوە کارکردنی کوتلە سیاسیەکان ئەەکەی ئەو کوتلە سیاسیانی کە لە کاتی هەڵبژاردن خەریکی هێرشکردنە سەر یەکترین هەر ئەمانە جارێکی تردا ئەنیشنەوە و لە ناو پەرلەمان متمانە بە یەکتریە دەنەوە بۆ ئەوەی فلان پۆستۆر بگرێ و فلان پۆستۆر نەگرێ ئەمە مانای چیە مانای ئەوەیە کۆمەلگاکە لە خوارەوە لەو ئاستەنیە کە تۆ بیگوازیتەوە بۆ مەرحەلەیەکی مؤسساتی تەواو بە بڕیارێک بیگوازیتەوە چونکە بەڕاستی مەرحەلەی مؤسساتی و دامەزراوەی بە بڕیار ناکرێ بەڵکو پرۆسەیەکی دوور و درێژە پەیوەندی بەکاتەوە هەیە تەماشای عێراق بکەی ئێستا لە چاو 2023 فەرقی زۆرە جا بۆ عێراق باسی بە هەرێمی کوردستان بکەین تەماشای خۆمان بکە لە چاو ساڵی 91 ئەوەی ئێستا لە ڕیکلامی هەڵبژاردن
لایەنەکان بەیەکی ئەڵێن ئەگەر لە 91 و 2 بەیەکیان بووتایە لەوانەیە قبول نەکرایە بەڵام ئێستا بەیەکی ئەڵێن و بەیانی و 2 بەیانیشدا ئەنیشنەوە لەگەڵ یەکتری مفاوەزات ئەکەنەوە کەواتە ئەم گۆڕانکاریە ڕوویداوە بەڵام هێشتا ماوێتی و بە بڕیار ئەمە ناکرێت ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە پەیوەندی بە کەڵەکەبوونی معریفەوە هەیە پەیوەندی بە گۆڕانکاری لە دید و بۆچوونی تاکەکانە هەیە ئەلبەتە پەیوەندی بە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستانیشەوە هەیە کە کاریگەریان لەسەر کۆمەلگە و لەسەر سیاست هەیە لە وڵاتەیە لەبەرەوە لە کۆتایی هەموو ئەسەسەی کە لە هەڵبژاردن دێتەکایەوە هەم خودی ئیجراعاتی هەڵبژاردنیش پەیوەستن و ڕەبتیان هەیە بە کولتوری کۆمەڵایەتی و ئاستی بیرکردنەوە و هۆشیاری تاکەکانی کۆمەلگەوە هەتا هۆشیارەکە زیاتر بێ ئەوە ئەتوانێت مؤسسەیەکی زۆر باش دەرەنجامێکی زۆر باشی هەڵبژاردننی هەبێ و کاریگەریەکی باشی جێبەجێ بکە و لایەنەکانی کە ئەچنە هەڵبژاردنەوە فعال بن و ڕازگۆ بن و باشتر خۆیان ئامادە بکەن بۆ دەنگدەرەکانی خۆیان بە پێچەوانەشەوە تەبعاً دەرەنجامەکەی پێچەوانە. مامۆستا ئێمە ئەزانین کە هاوڵاتیان لایەنێکی گرنگ و سەرەکین لە پرۆسەی هەڵبژاردن ئەگەر پرۆسەکە بەدات پروەری بێت دوجار دەنگی ئەمانەکە ئەنجامی هەڵبژاردنەکەی گلای ئەکاتەوانم ئەزمموی هەڵبژاردن لە وڵاتانە چ وێنەیەکی لای هاوڵاتیانی ئێرە دروست کردووە بەراورد بە پرۆسی هەڵبژاردن لە خۆرئاوە. بەڵێ خۆی هەڵبژاردن لێرە ینی هاتووەتە ئەم منطقەیە بە خۆی لێرە دروست نەبووە ینی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە عالەمی ئیسلامی ینی هەڵبژاردن شتێکی هاوردەکراوە هەر بۆ شکاتی خۆی کە مەسەی دیموکراسی هێنراوە بۆ ناوچەکەیان بڵێن پایەکانی دیموکراسی کە مەسلەی هەڵبژاردن و ئەنجومەنەکانی یاسادانان و ئەنجومەنەکانی خەدەماتە ئەوەی کە لە هەندێک وڵاتیەتی ئەنجومەنی شورا و ئەنجومەنی نوێنەران ئەمانە خۆیان هێنراون لەگەڵ پرۆسەکانی داگیرکاری و پرۆسەکانی هاتنی ڕۆژئاوا بۆ ناوچەکە دەبەرەوە هەمیشە ئەمانە هەڵ نەیانتوانی و هەمان ئەو دەرەنجامی کە لەوێ هەیەە لێرە هەیان بێ هەر بۆیش ئەو ڕازیبوونەی هاوڵاتیان لەوێ لەم ئەنجومەنانە و لەم پرۆسانە هەیەە لێرە دەسەبەر نابێ هەمیشە لە هەنێک شوێن ئەم ئەنجومەنانە یاخود ئەم پرۆسەی هەڵبژاردن و ئەم سیمایانەی دیموکراسی کەوتۆتە ژێر کاریگەری کۆمەڵگەکەوە وای لێ هاتووە کە نایناسیتەوە ئەمەش وای کردووە تەبعاً کاردانەوەی هاوڵاتیان کە وەک جەنابوت تەبەن هاوڵاتیان ڕەکیزەی سەرەکین لە مەسەلەی دیموکراسیە یعنی ئەوان تەوەری سەرەکین و کۆتا بڕیار ئەوان ئەیدەن لەبەرەوە هەمیشە ئەوان لە مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەکی تر بە جۆرێک لە جۆرەکان تەفاعولاتیان لەگەڵ پرۆسی هەڵبژاردن و لەگەڵ سیماکانی دیموکراسی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەگەر تەماشای ڕێژەی هەڵبژاردن بکەیت لە عێراق بە نمونە بینینەوە لە یەکەم هەڵبژاردننی ساڵی 2005 ڕێژەکە زۆر بەرز بوو بە وردە ئەمەدا بەزی احتیمال هەیە مەسەن ئەوترێ ینی با بڵێن ڕاپرسیەکان ئەڵێن ئەم هەڵبژاردنە کەمترین ڕێژەی بەشداری هەیە ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە هاوڵاتیان ئەو حماسەتی لە 2005 یان بوو ئێستا نیانە خۆ بەشێکی زۆر هەر ئەو هاوڵاتیان ئەو کاتت دەنگیانداوە سێ-چوار جیل پێ بۆچی ئەم گۆڕانکارە دروست بووە لە حماسی هاوڵاتی لە دید و بۆچنی هاوڵاتی بەرامبەر بە هەڵبژاردن ئەمە بڵێم ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو دەرەنجامی کە چاوەڕوانیان کردووە لە هەڵبژاردن نەهاتوەتە دی کاتێک ئەمریکا هاتووە و توێتی دیموکراسیەنم بۆ عێراق خەڵک چاوەڕێی کردو عێراق لە ماوەی ینی ڕادەی بڵێن بەڵێنەکان بە خەڵک ئەوەندە بەرز بووە ئەوەندە زۆر بووە سەقفی داواکاری و تموحی خەڵک ئەوەندە بەرز کراوەتەوە تووشی سەدمە بووە کاتێکە نەیتوانی و ئەوەی چاوەڕێ بووە بە ماوەی 5 ساڵ بێتە دی لە ماوەی 20 ساڵە نەهاتوەتە دی لەبەرەوە پەیوەندی هەیە بە ئاستی سەقافی خەڵکەکەەوە و هەروەها ڕازگۆیی نوخبەی سیاسی لەگەڵ خەڵکەکەیە ئەو بەڵێنانی کە بەڵێ نوخبەی سیاسی بتوانێت لە ئاستی خەڵکەکەیە قسە بکەوە لە ئاستی توانەکانی خۆیە کاتێککە نوخبەی سیاسی کە کەمپینی هەڵبژاردن بەڕێوە ئەبا یاخود کە دەسەڵات بەڕێوە ئەبا کە چاوەڕێ بچێتە دەسەڵاتەوە یان دەسەڵات بە کولی بگرێتە دەست ئەبێ چەند شتێکی لە خەیاڵ بێ بۆ ئەوەی هەم پرۆسی سیاسی پەک نەخا هەم پرۆسی هەڵبژاردن بێ ئەهمیێت نەبێ لای خەڵک هەمیش حماسی خەڵک کەم نەبێتەوە هەم متمانەی خۆشی لە دەست نەدا ئەو شتانە چین یەکەم پێویستە ئاستی توانای خۆی بزانێت توانای ئەم چەندێکە کاتێککە چووە دەسەڵاتەوە کە ئەگەر لە دەسەڵاتە بەهشتی بڵێ ئەگەر لە دەسەڵاتە بەشدارە تواناکەی چەندێکە چەند پشتی بەرەکەوێت ئەم بەڵێنە قورسانە ئەدرێکە ناتوانجێت ئیجازەم بە خاڵێکی تریش بڵێن خاڵێکی تر ئەمەیە ڕادەی کێشەکان لە کۆمەلگایە چەندێکن کاتێککە ئەبینێت کێشەکان زۆرن ناکرێت ئەم بەڵێنی زۆر گەورە بدا بۆ چونکە کێشەکان زۆرن لەبەرەوە پێویستە سنووری کێشەکانیش بزانێ خاڵێکی تر ئەمەیە پێویستە نوخبەی سیاسی
بیر لەوە بکاتەوە کە ئەم بەتەنها نییە خەڵکی مادام ئەم ناتوانێت دەسەڵاتی تەواوی هەبێ و کەسی یەکەم بێ لە دەسەڵات کەواتە خەڵکی تریشی لەگەڵایە ئەوانیش بەڵێنیان داوە کەواتە دانوستاندن ئەکا لەگەڵ بەرامبەرەکانیە لەبەرەوە پێویستە بیر لە ڕوئیایەک بکاتەوە بیر لە بەرنمەیەک بکاتەوە بەڵێنێک بکاتەوە کە توانای لایەنی کەمی جێبەجێکردنی هەبێ بێمە سەر پرسیارەکەی دوای جەناب کە بۆچی ئەم بەڵێنانە ئەدرێ بەداخەوە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە ڕوئیای استراتیژیمان نییە ڕوئای استراتیژیمان نییە ناتوانین استراتیژی خۆمان بیرکردنەوەمان استراتیژی بێ و ئەزانین مەرحەلەیەکە و تێ ئەپەڕێ نازانین 4 ساڵ جارێک بەلایانی کەمەوە دووبارە بێت مامۆستا ئەمە گلەی و گازەندەی خەڵک لەو لاوە بۆستێت کە بێ ئومێدبوونەکەش لەو لاوە بۆستێ بەدی نەهاتنی باڵێنەکانیش لەم لاوە بۆستێ بەڵام ئەماگە بۆ عێراق ڕاست بێت ڕەنگە هەمووی بۆ هەرێمی کوردستان ڕاست نەبێت چونکە هەر خۆیان گەشتیارەکان کێنە ئێراڵێن ئاسمان و ڕێسمانێک هەیە لە جیاوازەکان ڕیکلام و دیعایە نەکەین بۆ ئەم بابەتە چونکە خەڵکو خۆیانیش زۆرتر ئەمە باسەکەن بەڵام باەک شتێ با من ئەمێ ئەوە پێ بڵێم تا چەندێ بڕات بەوە هەیە دەستێکی دەرەکی هەبێ بۆ بێئومێدکردنی خەڵکی هەرێمی کوردستان لە پرۆسە دیموکراسیەکانە نەک تەنها بۆ هەرێمی کوردستان نوێنەرانی کوردیش بۆ بەغا ئەو دەستە دەرەکیە واقعیە ڕاستە کاریگەریان زۆرە کە من توی هاوڵاتی هەرێمیان بێئومێد کردوێت لە زۆر شت نەک تەنها هەڵبژاردن ئەزانی ئوستازیانی ئێمە بێگومان حملەیەکی گەورەی هەرێمی هەیە کە پرۆسی سیاسی لە عێراق سەر نەکەوێت پرۆسی سیاسی لە عێراق ئێستا کە دانراوەتەوە دروست کراوەتەوە دوای 2023 کورد یەک لە ئەندازیارەکانی دروستکردنەوەیەتی تێکچوونی پرۆسی سیاسی لە عێراقا واتە لە دەستدانی ئەوەی کە ئێستا هەمانە ئێمەوە هەرێمی کوردستان کەمترین ینی بچووکترین زعزعی سیاسی لە عێراق دروست بوو لە ساڵی 2019 کە ئەوترا نظامی سیاسی لە عێراق تێک ئەچێت لە ئەنجامی ئەو خۆپیشاندانانە ئێمە ینی خەڵکی بە ئاگا لە کوردستان ئەیزانی کە زەرمەندی کۆتایی لەم مەسلەیە لە کۆتایی عێراقیەکان نین هەمووی بەگشتی هەرێمی کوردستانە بە دڵنیایی ینی ئەمە دیعاە نییە بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێم بەڵکو ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە و هەرێمی کوردستان بەدەستی هێناوە لە هەرتێک چوونێکی یاریەکە لە عێراقا بە شێوەیەکی بنەڕەتی زەرمەندی کۆتایی و یەکەم هەرێمی کوردستانە کە ئەوەی هەیەی لە دەستی ئەچێن لەگەڵ کێدا ئەنیشی جاران لەگەڵ قیادەیەکی سیاسی عراقیدا ئەنیشتی و گفتوگۆت ئەکرد و دەستورت ئەنووسیەوە ئێستا لەگەڵ کێدا ئەنیشی لەگەڵ شەقام گفتوگۆ ئەکرێ ناکرێ لەبەرەوە بە دڵنیایی دەستێکی حملەیەکی هەرێمایەتی هەیە لەسەر هیچ کۆک نەبن لەسەر ئەوە کۆکن کە پرۆسی سیاسی لە عێراق بە شێوە ئاشتیانەکەی سەرکەوتو نەبێ و بۆشاییەکی زۆر باش بۆ ئەوان بێت تکایەوە کە بتوانن یاری تێدا بکەن و بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە پێگەی هەرێمی کوردستان لە عێراق و بلاوازکردنی ئەمەش استراتیژی بەشێک لە هێزە هەرێمیەکانی دەوری ئێمەیە چونکە ئەمانە ڕاستە لەوانەیە پێشوازی لە ئێمە بکەن لەوانەیە سەردانمان بکەن بەڵام ئەمانە لە کۆتاییە کێشەی بنەڕەتیان لەگەڵ ئێمە هەیە کە کێشەی نەتەوایەتیە کە ئێمە لێرە لە عێراق گەشتونێتە چارەسەرێکی دەستوری بۆ قەزیە و دۆزی کورد ئەوان هەمیشە لە دوای ئەمن کە ئەم چارەسەرە بنەڕەتی و دەستوریە نەمێنێ و هەڵبۆشێتەوە و نەبێتە نمونەیەک بۆ ئەوانیش لەبەرەوە بە دڵنیایی لاوازبوونی ئەمە ئێمە کە ئێڵین هەڵبژاردن بۆچی وایە ینی ئەمە لایەنە نەزەریەکەی هەڵبژاردنە ئەمە بەم مانایە نییە کە ئێمە بڵین هەڵبژاردن بکرێ و نەکرێ خەڵک بچێ و نەچێ ئێمە لە کوردستان نوێنەرمان هەبێ و نەبێ لە عێراق نەخێر عێراق خۆی کەوتۆتە سەر پێ و ئەڕوا وانە ناوە شکڵێکەیە ئەوەیە کە ئەیبین بەڵام قوڵایەکەی بابەتێکی تری وڵایەکەی لایەنە سیاسەکەیەتی کە ئێمە لێرە قسەی لەسەر ئەکەین کە ئێستا خەمی تەواوی لایەنە سیاسەکانی کوردستانە و خەڵکیش پێویستە ئەمە بزانێ ئەم حەشوەی کە ئێستا هەیە ئەمە مەرحەلەی انتخاباتە ئەمە تی ئەپەڕێ ئەمە نامێنێ لە هەموو مەرحەلەیەکی انتخابات و هەڵبژاردن ئەم جۆرە لە بەریەکەوتن و باڵێن ڕیکلام و پروپاگەندی هەڵبژاردن هەیە دوای ئەمە خۆشیان ئەمازانن دوای ئەمە مەرحەلەی دانوستان دێتە کایەوە و هەر لەبەر ئەوەش ئەوترێ ئەوەی کە لە هەڵبژاردن لە کاتی حملەی انتخابات ئەوترێ دوایی بینای لەسەر ناکرێ بەڵکو ئەوەی بەدەستی هێنی دوای هەڵبژاردن ئەوە بینای لەسەرکرێ لە نێوان لایەنە سیاسیەکانە بۆیە من لەو بڕوایم کە هەرێمی کوردستان پێویستە بەرەو پێشەوە بڕوا پێویستە پێگەی خۆی لە عێراق بەهێز بکە و باب لە بیریشمان نەچێ ئەوەی لە قەتەر ئەمڕۆ هەڵبژاردننی بۆ ئەکرێ بە 40 ساڵی کەش وەک عێراقی ئێستا دەرەنجامی نابێ و بەهێز مامۆستا دڵشاد نامیق مامۆسای زانکۆ ماندوومان بارە بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت.